هێرشە ئاسمانەکانی هاوپەیمانان بۆ سەر پێگەکانی داعش لە مووسڵ و دەوروبەری بەردەوامە. بەم فڕۆکە ئێستانگەی کە دەیبینن لەگەڵ فڕۆکەی هەژدا کەسدارانی داعش بۆردمان دەکەن. هاوکات وەزارەتی بەرگری عێراقیش بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ چەنێکێکی سوپا و کەرەستە و ئۆتۆمبیلی سەربازی لە سنووری مەخمود جێگیر کردووە کە ئەم هامەرە یەکێکە لە نمونەی ئۆتۆمبیلەکانی سوپا و لە 24 مانگی ڕابردووشەوە لەگەڵ حەشدی وەتەنی سونەکان یەکەم هەنگاوی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵیان دەست پێکرد. لێرە لە قەزای مەخمور سوپای عێراق و حەشتی وەتەنی سونەکان دەهۆڵی شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵیان لێدا، بەڵام تا ئێستا تەنها 2 گوندیان کۆنتڕۆڵ کردوێتەوە. لە 24 مانگی ئازار سوپای عێراق و حەشتی وەتەنی سونەکان بە پشتیوانی فڕۆکەکانی هاوپەیمانان و هێزەکانی پێشمەرگە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵیان دەست پێ کرد. قۆناغی یەکەمی ئۆپراسیۆنەکە ماوەی 11 ڕۆژی خایاندوو تا 3 ئەم مانگە بەردەوام بوو. بڕیار بوو لەم قۆناغەدا 14 گوند کۆنتڕۆڵ بکرێنەوە، بەڵام لە ئێستادا و دوای تێپەڕبوونی نزیکەی 20 ڕۆژ لە دەستپێکردنی ئۆپراسیۆنەکە تەنها گوندەکانی کودیلە و کەرمردی کۆنتڕۆڵ کراونەتەوە، ئەویش بەبێ بەرگری ئەو تۆی چەکدارانی داعش. سوپای عێراق لەو ماوەیەدا گەماڕۆی هەردوو گوندی نەسر و سەلاحیدا لە باشووری ڕۆژئاوای مەخمور، بەڵام دوای چەندین جار هێرشکردن نەتوانراوە کۆنتڕۆڵ بکرێتەوە. هەرچەندە 4 ئەم مانگە گوندی نەسر کۆنتڕۆڵ کرایەوە، بەڵام دوای چەند کاتژمێرێک جارێکی دیکە داعش کۆنتڕۆڵی کردەوە و بەهۆیەوە سوپای عێراق 5 کوژرا و 35 برەنداری هەبوو. گوندی نەسر بە ناوچەیەکی استراتیژی دادەنرێت و دەکەوێتە دووری 65 کیلۆمەتر لە شاری مووسڵ. بە بڕوای شارەزایانی سەربازی خاوی بەرەو پێشچوونی سوپای عێراق لە مەخمور بە تایبەت لە گوندەکانی نەسر و سەلاحیە بۆ ئەوە دەگەڕێتەوە داعش ئەو ناوچەی بەهێڵی بەرگری شاری مووسڵ دادەنێت، چونکە بە کۆنتڕۆڵکردنەوەیان ڕێگای کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ ئاسان دەبێت. هەرچەندە بڕیارە پێشمەرگە پەشداری لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا بکات، بەڵام تا ئێستا تەنها وەک هێزی پشتیوانی بەشداری کردووە. پێدەچێت لە ناوچە کوردستانەکان و ئەو شوێنانەی هاوڵاتی کوردی لێیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەشداری لە شەڕەکاندا بکەن. شاری مووسڵ ناوەندی پارێزگای نینەوە نزیکەی 2 ساڵە لەژێر کۆنتڕۆڵی داعشدایە و بەپێی راپۆرتە هەواڵگریەکان لە ئێستادا نزیکەی 15,000 چەکداری داعش لە سنووری پارێزگای نینەوەدا بوونیان هەیە. ئەگەریش پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی وەک ئێستا بە خاوی بڕات پێناچێت لەگەڵ پلانەکانی ئەمریکادا یەک بگرێتەوە کە دەیەوێت بە زووترین کات کۆنتڕۆڵ بکرێتەوە. لە چەند ڕۆژی ڕابردووشدا خاوی ئۆپراسیۆنەکە وای لە فەرماندەیەکی پێشمەرگە کرد کە لە لێدوانێکدا بۆ میدیا جیهانەکان بڵێت ئەگەر وا بڕات لەوانەیە بە 40 ساڵی تر مووسڵ کۆنتڕۆڵ نەکرێتەوە.